باسێکی من هەیە کەنها حاضر بەمێت گەل بڵێ برێس مستەفا نعیمی بە کولەر و شروبەکاری سیاسی لە هاتای لە تورکیە گەلمەیە برێس ئەل نعیمی دەماتە باش بە سباتە باش بێ هێجی ڕاوشا سووریێ نها بڤی ئاواییە کوتول سەر عەردێ دبینیم کەواتە گەل و قوناغا نها تا چەند قوناغێکی هەستکارە چاوە تەعامد گەل بێتە کرن تێکردن کو فعلا سەروەریە سووریە بێتە پاراستن ئەف ئالیە لە هەف بکەن ئیدی لە سووریە خوین نهێتە ڕشتن جبەر کو گەلێک خوین هاتکە ڕشتن خەلکی سووریە گەلێک کەتدایە حياتي لك أستاذ سلااو لە تۆ بەڕێزم وە سلااو لە بینێرە بەڕێزەکانی کەناڵ لە پیرۆزەکەی ئێوە پیرۆسپایی لە گەلی سووریا دەکەین بۆ ڕزگاربوونی سووریا لە میلیشیا و عەسابەکانی ئەسەد و هاوپەیمانەکانی سووریەکان ئێستا کە هەستا هەونەتەوە ڕژێمەکە بە ڕووخاوی دەبینن بە تەواوی پێکاتەکانی داڕووخاوە ئێستا زانیاری لەسەر چارە نووسی نییە بەڵام گەڕانەوە بۆ چۆناتی مامەڵەکردن لەگەڵ لایەنەکانی شۆڕشی سووری پێویستە ژوورێکی ئۆپەرسیۆن دابدرێت بۆ ئەوەی باس لە باشوور بکرێت پرسی باشوور پێمان وایە کە قۆناغی داهاتوو زیاتر بزاوت دەبینین لە ئاستی سیاسی و سەربازی ئەمە هاوشان دەبن دەزانین ئەو پەیامانەشی کە هەن دڵنیایی دەدەن لە هەموو لایەنەکان بەتایبەت ئاراستەی حکوومەت کە سەرۆکوەزیران بمێنێتەوە و تەواوی پێک هاتەکە دامەزراوەکان لە ڕووی سیاسیەوە تا لە ماوەیەکی دیکە بمێنەوە ئەمە پەیامێکی دڵنەواییدان و دڵنیاییدانە ئەو ناوچانەشی لە حەموس و حەما کە حەلەبیش کە دەستیان بەسەردا گیراوە دەبینین پێشوازی کراوە لەو پێشهاتێکە هەیە و دامەزراوە حکوومەکان پارێزراون و ئامادەی زۆر هەیە بە شێوێکی بەرفراوان بۆ پاراستنیان و بۆ ئەوەی هیچ جۆرە بۆشاییەکی ئەمنیش دروست نەبێت بەڵام پەیوەست بە دامەزراوەی سەربازی ڕەنگەمە ئاسانترین دامەزراوە بێت بۆی بتوانرێت بۆیەوە وڵات بپارێزرێت و بتوانرێت بە قۆناغ هەڵبۆشێتەوە یاخۆ دامەزرێتەوە بەڵام دامەزراوە ئەمنیەکان گەورەترین بەربەست دەبن بۆ سوورای داهاتوو بەڵێ کەواتە کەم بەحسێ ناوە سووریە بکەین توزانی بە 100,000 سەرباسە بوونە ب 10,000 هێزن ئەو لە کاریە هەبوونە فەرماندە هەبوونە بەرپرسێن دام و دەستگەن حکوومەتی هەبوونە خەڵک هەبووە بەرژەوەندی ناوە سیستەمێ 54 ساڵیەن بێگومان ڕژێمە ئەسەددا هەبووە کەواتە گەل و ناوە سووریەدا پێویستە چاوە تەعامل گەلڤێ بێتەکردن تایبەتیژێکی ئالیەن ئۆپۆزیسیۆنێک و نەها ئالیەن دە ساڵاداریە نەهەڵبەر لە سووریێ ئۆپۆزیسیۆن نەماژە بەرک و ڕەوشەکردن نەها ئادڤانتیریکاندا دەڕۆژە بێدایە من پێم وایە قۆناغی داچوو ڕەنگە قۆناغی چارەسەربوون و تیماربوون بێتەوە بە سوودەرگرتن دەبینین پرسی ئیدارەدانی سوورە لە داهاتوو ئەوەیە کە لە زووەوە هەوڵ بدرێت لەگەڵ پێک هاتەکان لە ڕووی سیاسی و لە ڕووی سەربازیەوە مامەڵە بکرێت تا دەگاتە لایەنی ئاینی و هزری و نەتەوەی و لایەنەکانی دیکەش لەو بنچینەیەوەشەوە پێم وایە دەتوانرێت لە چوارچێوەی ڕێکەوتنەکانی جنێف ڕێکەوتن دەکرێت تەنانەت لەگەڵ بەندکراوەکان چاوانەی سەرباز بوو بن جەنگا بن لە بەرەکانی جەنگ یاخود ئەوانەی کە کۆمەڵکوژان ئەنجام دەبێت دژی خەڵکی سووریا هەموو ئەوانەی تاوانین ئەنجام داوە لە بەرامبەر خەڵکی سووریا بێگومان ئەوانە بەپێی یاسای سووری سزا دەرێن بەڵام ئەگەر هیچ جۆرە کەساتیە کە تاوانی ئەنجام نەدابێت یاخود لە دەرەوەی بەرێکەوتنەکان بوو بێت لەگەڵ گەلی سووریا پێم وان نییە کەواتە دەبیست گوێزدا برێز نەعیمی تا چەند گرنگە دادگایە کە دەمکی لە سووریە بێتە دانین ئەف دادگای باوەیەکە عادلانە سیستەمێ بەرێ دەسەڵاتداریە دادگاه بکەن ئەوێن کو تاوان ئەنجامدانە لە گۆر یاسا و ڕێساین بەرکار تەعامد گەل بێتەکردن نەک باوەیەکە عەفەوی ئیدی تەصفیە حسابات بێنەکردن هەر کەسێکی کەربش کەسێکی ببن کو بەریان هادە سەڵاتدار بە ئیدی لێ بخە من وای دەبینم کە ئاسانە بتوانرێت ئەو جۆرە تاوانکارانە سزا بدرێن لیستی ڕەشان بۆ ئەو ناوانەی فەرماندەی سەربازی بوون ئەفسەر بوون دەستیان هەبووەوە ئەنجامدەری فرمانی ئەو فرمانە سەربازیانە بوونە کە پێیاندا بەسەران دەسەپێنراوە بەرامبەر بەگەلی سووری ئەنجامیان داوە بۆیە ئەوانەی تێوە گلاون بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەو تاوانکاریانە دامەزراوەکانی مافەکانی مرۆڤ
کاریان لەسەر کردووە لیستێکی ڕەش هەیە ناویان هەیە و فەرماندانە هەموویان دەبێت پەلچێشی دادگە سووریەکان بکرێن لە قۆناغی یەکەم بەڵام لە کاتی هەبوونی تاوانی هاوبەشی هەرێمی و نێودەوڵەتی ئەمە پێویستی بە هەوڵ و تێکۆشانی زیاتری دامەزران دەوڵەتەکان و دادگەی تاوانی نێودەوڵەتی هەیە بۆ ئەوەی بێکەوە کەواتە بەشار و لەسەد سووریە بجێشتیە هەفتەیەکی بەریان نەها ماڵباتەویژی سووریە بجێشتیە ینی کەواتە تا چەند گرنگە و ئەسەدخوا بێگومان سەر کومارە بەرەی سووریە بووە ئەو بەرپرسەیەکەمە لە هەمبەر ئەفراوشاک و هەبوویە لە سووریە تا چەند گرنگە ئالیەن سووری دیگەل ئالیەن پەیوەندیدارە نێودەوڵەتی هەوڵ بدەن و فعلا جی چارچوبێ بێدادگەهێدا ئەسەدجی بێتە دادگەکردن دیفچووناویژی بێتە کرد پێمان وایە شارەزایانی یاسا دەتوانن زیاتر لە پرسیارانە وەڵام بدەنەوە چونکە ئەمە دەرهاویشتەی یاسایی هەیە ڕەنگە لە تابەتمەندی من نەبێت بەڵام من ئەوەی کە من ئاماژەی بۆ دەکەم لەسەر لایانی گشتی ئەگەر حکوومەتی سووری حکوومەتی داهاتووی ئەو وڵاتە داوای سەرۆکی ڕژێمی ڕابردوو بکات کە یەکێک لە وڵاتان نیشتە دەبێت بۆ ئەوەی ئەوشمافی سووریا داوا بکات و داوای گەڕانەوەی بکەن و ئەگەر هەبێت و تاوانی هاو بەشە بێت بە تایبەت لەوان وڵاتە هەرێمیەکان کەواتە ئەزوو دێ باسی تاوانی کفتاگۆن ڕەوشانوکەی لە سووریە سووریا بەریا چەند سەعاتان نەما نها سووریەکە نو هەیە شێوازی ئیدارەکردنا سووریان و سووریا وڵاتێکی فڕەپێک هەتەیە توزانێ جغرافیاویژی لەسەر ئادێنها دابەش بووە لەسەر هێزین جودا ئەف هێزە چ ئالیە هێزین هەرێمی نێودەوڵەتی بەتێنە پێشوازەکردن پشتەوانیکردن حتا هەبوونا هێزین دنجی کە هێژبری سووریە کەواتە سیستەمی ئیدارەکردنا وی وڵاتی تو بینی دێت سەر چ بناما بەگەل وێ چاوە بە فۆرمی ئیدارێ من وای دەبینم بەپێی خوێندنەوەی خۆم حەلەب ئەو کە بەشێکیان لە مەسیحەکانن کە دەکرێت بۆ ئەوەی بتوانرە زۆر لەو دۆستیانە چارەسەر بکرێن دەبینین ئێستا گۆڕانکارێکی زۆر هەیە لە نێوان ئەو بزاوت و ڕێکخراوە گروپانەی کە هەن واتە بە پێکهاتەیەکی تێکەڵی نەتەوەی و ئاینی پێکەوەیەک دەبیندرێت ئەمە زۆرە تێگەیشتێکمان پێدەدات کە دەکرێت ئاراستەی دیکەش هەبن چ لە حەمابن لە حەلەب ببوورە لە حەمس یان لە دیمەشق و دێهاتەکانی دەوروبەری تا دەگاتی قنێترا و دەرعا و سوێدا و ناوچەکانی دیکەش کە لە ژێر شێفی ڕژێم دەرچوون و بە تەواوێتی لەگەڵ شۆڕشی سووریا بوون ئاماژەش هەن کە تەواوی ئەو ناوچانەی ماون ئاماژیان پێدەدەین بە تایبەت لە ناوچە بەفرانەکانی سووریا شوورێکی ئۆپەراسیۆن هەیە بۆ ئەوەی بتوانرێت چاودێری ڕژێم و ملیشاکانی بکرێت و ئەوانەشی کە شوێنکەوتەی ئێرانن پەیامی دڵنەوایی هەیە دڵنیایی هەیە کە کەس ستەمی لێ نەکرێت بە تایبەت گەلی سووریا لە چوارچێوەی ئەو باردۆخێکە هەیە کە دەبینین ئۆپۆزیسیۆنی سووری بە سیاسی و سەربازیەوە ئێستا لە چوارچێوەی یاسای دەوڵەتەکان مامەڵە بکەن وەڵێ هەڵبەتە تەماشەوانیجا باڵەفەرخانە نێودەوڵەتی هەولێری دەبێژە هەموو گەشتێنمە ji بû Dîmeşqê hatna ragirtin Welê ev jî pêşhateke nû ye tevê geştên balafirxana Nêvdewletî Hewlêrê ji bo Şamê hatna ragirtin Welê birêsa Neîmî yanî tu zanî jî Sûriye sîstemekê de salatdariye hebûye bi dahan salan li vî welatî niha jî ser û şnî daretina Sûriye ji ber ku Sûriye dewleteke sunûrînê hene endama civata ewlekariya endama netên hevgirtiye ya komkara welatên Erebiyê dî welate Êdî nava vî welatî tevriyeviyeke cidî heye pêkhate hene nerînên cuda hene aydiyayên cuda hene grupên cuda hene berjewendiyên cuda hene kewata divî çarçovî de biyateweke çavdêreke rawşê kîş sîstem yê saxlame yê tendurust e yê waqiî ji bo îdarekirina Sûriye ku Sûriyanû êdî ev rawşa xiraba beriyan ha hebûye bixwe nebîne hemû pêkhate vehewin têda من پێم وایە بەڕێوەبردننی سووریا پێویستی بە وڵاتێکی شارستانیە بە ئەوی تەواوی پێکاتەکان لەخۆ بگرێت بیان پارێزرێت لە چوارچێوەی بیر و باوەڕ و بیرکردنەوە ئاینەکانیە وێ ڕای پابندیەکانە لە ڕووی ئایدۆلۆژی و هێزری تا دەگاتە نەتەوەی و نەشادی
بەبێ ڕێگریکردن و بربەست دروستکردن لە بەردەم ئەو مامەڵە ئاینی و کۆمەڵاتانی کە پێویست ئەنجامی بدەن. بەڵام لەو کاتە و پرسە هەستیارە بەتابەت دەبینین کە ئێران لەوێ بووە و زۆر لە ئاماژە و سمبولی نوێی هێنا بووە وڵاتەکە. پێمان وایە قۆناغی داهاتوو زیاتر لە تێگەیشتن دەبینین لە نێوان گەلانی سووریا و گەلی سووریا بە تێک ڕێپێک هاتەکانی لە جوگرافیای خۆیدا گەلێکی ئاشتی خوازە داهێنەرە دەیەوێت بژیت ناوێت جەنگ هەبێت وەکو چۆن ئیرانەکان وا بیر دەکەنەوە و تەواوی ئەو هێزانەشی کە خزانە نێو سووریا پشتبەستن بەو زانیارە توانین بگوترێن کە ئێستا بەهاری عەرەبی گەشاوەتەوە لە سووریا و ئاراستەی نوێ لە عێراق و لە یەمەن و لوبنانیش دەگیرێنە بەر. کەواتە یەکێش بنەمایەن ئەو فراوشە کو هەیە وسا خویا دەبە گوێدی لێ ڕۆژهەڵاتە نەڤین لەوان وڵاتین فڕا پێکهاتەنە هیچ وڵاتێک نکارە حتا سەری بەردەوام بە ku pêkhateyek bi zorê xwe ser pêkhatên din feraz bike mafêwan desteber neke wek heviyê edaleta civakî ê bu hemiyan dabîneke. Kewata ew formê ku li Sûriye heye te got li Iraqê jî, li Yemenê jî, li Lubnanê jî, li deverên din jî piraniya welatên Rojhilatê Navîn wisa ne. Ta çend giring ev eqliyete bêtir berçavgirtin gelo. Êdî niha şûn da edalet û bihavrajaneke rastexîne li welatên deverê hebe. Ji ber ku manka van hemû pirsgirêkan ev pirse ye. پێم وایە سووریەکان تەنانەت سیستەمی نێودەوڵەتیش مامەڵە لەگەڵ ئەو پرسە بە شێوەیەشی زۆر هەستیارانە دەکات بە زۆر بە وردی بۆ ئەوەی هەستیاری لێ نەکەوێتەوە بەتابەت دوای ڕوخانی عێراق و ئەو دەراویشتانەی لێوە کەڵەکە بوون لە دامەزراوە سیاسەکانی و سەروازەکانیشی. دەبینین ئێستا حکوومەت هەن بۆ ناودەبرێن کە حکوومەتی پشککاریە یاخود نەتەوەی و پێکهاتەییە. لەو چوارچێوەیە کە دەکرێت ڕوو ئاراستەی داڕمان و شکست خواردن بگرێتە بەر. بۆیە لە سووریا پێویستە ئەو جۆرە کێشە بربەستانە تێپەڕ بکرێت بەڵام پێویستە ئەو دامەزراندنانە تکنۆکراتی بێتەوە پشت بە لێهاتووی ببەسترێت. ئەگەر لە ئیدارەکردانی سووریای داهاتوو بەو شێوێ مامەڵە نەکرێت ئاڵنگارەکان زۆرن بربەست دەبن بەتابەت ناوچەی عەرەبیش ئێستا لەسەر تەوشمێکی گەرم کات تێپەڕ دەکات و بە درێژایی کاتژمێر گۆڕانکاری ڕوو دەدان لە تەواوی ناوچەی عەرەبی و پێمان وایە کە پەیامەکانیش بەردەوامن. کەواتە گەلەکانی پرسێکی جددی سەرهەندێ هەیە ئەو ڕەوشە ku li Sûriye heye dê berdewam be ji ber ku derencamê te behsê bihara Erebî kir lê derencamê ku şerê li Gaza heye taybetî jî İsraîl û Hemas şûnda İsraîl û Hezbollah tunekirina Hezbollah serêniyê li Lubnanê derxistnayê li başûrê Lubnanê şûnda rewş derbasî Sûriye bûye têgotin ku ev rewşeke dramatîkê wê berdewam bike wê welatên din jî vegire. Kewata wê li Sûriye bi dîmayî hebe gelo ev e yan dê derbasî welatên din jî be êdî prosês berdewam e. من وای دەبینم دەکرێت ئەو بەهارە پەل بەهاوێژێتە وڵاتانی دیکە بەتابەت ئەو وڵاتانەی زیانە لە دەست ئێران پێگەیشتووە عێراق و یەمەن و لوبنان چونکە هەوڵەکانی ئێران لە نێو ئەو دامەزراوەکانی وڵاتانی هاوپەیمانی خۆی شەرعیەتی خستۆتە ژێر پرسیارەوە و ئەوانشی وروژاندووە دەستێوەردانی زۆری کردووە. پێم وایە ئەمە بە شێوەیەکی مەزن وا دەکات کە گەلانی ئەو ناوچانەش ئەو وڵاتانەش ڕاپەڕن لە دژی ڕژێمی مەلایی داتاشراوی ئێران و بتوانرێت ئەو هێزانە لاواز بکاتەوە بە هەمان کات ئەو میحور ئێرانی لاواز بکەن. واتە ئەمە دەکرێت گۆڕەپانی عێراقیش بگرێتەوە وەکو یەکەم دەرهاویشتە لەوێشەوە بۆ ساحە و گۆڕەپانە عەرەبیەکان. وەلە برێس مستەفا ئەل نوعەیمی وەکولەر شروع بەکاری سیاسی لە هاتای لە تورکیە گەلمە بووم. gelekî spas.